کۆمەڵە حیزبە ناسراوەکەی ڕۆژهەڵاتی کوردستان. ئامادەکردنی هاوڵاتی. حزبی کۆمەڵەی کوردستانی ئێران لە 27 تشرینی یەکەمی ساڵی 1969 لەلایەن ژمارەیەک خوێندکاری کوردی زانکۆی تارانەوە وەک ڕێکخراوێکی سیاسی چەپ دامەزراوە و لەلایەن عەبدوڵڵا موحتەدیەوە سەرۆکایەتی دەکرێت. خۆی بە حیزبێکی چەپی نەتەوەی دەزانێت و بەڕوای بە مافی چارەی خۆنووسین هەیە و دروشمەکەشی مافی چارەی خۆنووسین مافی مرۆڤ دیموکراسیە. زیاتر جەخت لەسەر هاوکاری لەگەڵ ئۆپۆزیسیۆنی سەرتاسەری ئێران دەکاتەوە. دامەزرێنەرانی حیزبەکە بریتین لە هەریەک لە فواد مستەفا سوڵتانی، حەمە حسێن کەریمی، عەبدوڵڵا موحتەدی، سدیق کەمانگەر، ئیرەج فەرزاد، یەدوڵڵا بیگلەری، شوعەیب زەکەریایی، ساعید وەتەندۆست، مامۆستا ئیبراهیم و موسڵح شێخۆل ئیسلامی ڕێبوار. لە ماوەی تێکۆشانیدا دامەزرێنەر و ئەندامانی حیزبەکە ڕوبەڕووی ڕاوەدوونان، دەستگیرکردن و کوشتن بوونەتەوە. لە بەرامبەریشدا حیزبەکە درێژەی بە خەبات و کار و چالاکیەکانی لە ناوخۆ و دەرەوەی شارەکانی ڕۆژهەڵاتی کوردستان داوە. لە ساڵانی ڕابردوودا ئەم حیزبە دووچاری چەندین ناکۆکی ناوخۆیی بووتەوە. لە ئەنجامدا بەسەر 3 حزبدا دابەش بووە. ئەوانیش کۆمەڵە، ڕێکخراوی کوردستانی حیزبی کۆمۆنیستی ئێران، کۆمەڵەی شۆڕژگێڕی زەحمەتکێشانی کوردستانی ئێران، حیزبی کۆمەڵی کوردستانی ئێران. کۆمەڵە خاوەنی هێزی چەکدارە، بەڵام ساڵانێکە چالاکیە سەربازیەکانی ڕاگرتووە و تەنها لە بواری مەدەنی و ڕێخستندا کار دەکات. لە شوباتی ڕابردوو هاوشانی لەگەڵ 5 حیزبی ڕۆژهەڵاتی کوردستان هاوپەیمانێتێکیان بە ناوی هاوپەیمانی هێزە سیاسیەکانی کوردستانی ئێران پێکهێنا.